فەلسەفە فێری ئەوەی کردم ئەو شتانەی خەڵک لە ترسی یاسا دەیکەن من بەبێ فەرمان جێبەجێ دەکەم. ئەرستۆی فەیلسوف وا دەڵێت. ئازیزان، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر بێت لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایاڵی داهێنانتان لێبێت. ساڵانە کۆمەڵگەی چاینەتاون ڤیستیڤاڵ و کەڤاڵێکی هونەری گەورە ساز دەکەن. ئەم ڤیستیڤاڵە تەنها بۆ چاینەکان نییە، زوربەی نەتەوە و فەرهەنگە جیاوازەکان بەشداری تیادا دەکەن. من و محەممەد هورونزیار سەردانی ئەو ڤیستیڤاڵەمان کرد. ئەمریکا وڵاتی گەورەی کولتور و فەرهەنگە جیاوازەکان. هەموو نەتەوەکانی ئەم وڵاتە بە شێواز و نەریتی هونەری و فۆکلۆری خۆیان ساڵانە بەشداری لە ڤیستیڤاڵە فەرهەنگیەکاندا دەکەن و هاوکات چالاکیە هونەری و کولتوریەکانی خۆشیان پێشکەش دەکەن. Well, I think it's actually really nice that everyone could gather together to represent this culture. هەستی من بۆ ئەم فستیڤاڵە زۆر جوانە. خەڵک پێکەوە هەماهەنگی نوێنەرایەتی فەرهەنگی خۆیان دەکەن لە ئەمریکا و ئەمە یەکێکە لە پەیوەندی تونند و تۆڵانە کە لەو ڕێیەوە فەرهەنگەکانی دیکە دەزانن کە کۆمەڵانی کە لێرە دەژین نوێنەرایەتی فەرهەنگی خۆیان دەکەن. ڤیستیڤاڵی کۆمەڵگەی نیشتەجەی چاینەتاون سەرباری ئەوەی پتر بە چالاکیە هونەری و کولتوریەکانی چینیەکان ناسراوە، بەڵام ئەم ساڵ چەندین فەرهەنگی جیاوازی ئاسیا و ئاسیای ناوەڕاست و ئۆزبەکی و تورکمەنستانی و بەنگالی و نیپاڵی بەشداریان لەم ڤیستیڤاڵەدا کردووە. بەڵێ ئێمە بەشداریمان کردووە لەم ڤیستیڤاڵەوە هەموو ساڵێک دێین بۆ ئێرە. ئەم ڤیستیڤاڵە زۆر خۆشە. ئێمە لێرەین بۆ ئەوەی پشتیوانی بکەین لە پارێزگا و شارەوانی واشنگتن دیسی و هانی ئەو هەمەڕەنگیە کولتوریە بدەین کە هەمووان بەشدارن تێیدا. ئەوان باس لەوە دەکەن کە شارەوانی شارەکان و کۆمپانیا و ڕێکخراوەکان زۆر هەماهەنگ و هاوکارن بۆ سازدانی ئەم جۆرە ڤیستیڤاڵانە. بەڵێ زۆر دڵمان بەوە خۆشە کە ئەوان لەبەر ئێمە لێرن. ئێمە هەموو ساڵێک بەشداری دەکەین لەم ڤیستیڤاڵەدا لەلایەن شارەوانی دیسیەوە بە تایبەتی بەشی فەرهەنگی و کەلتوری ئاسیا کە لەلایەن بەندێک ئۆسمانەوە سەرپەرشتی دەکرێت. زۆر پشتیوانیمان دەکەن و ڕۆشێن و پارکیان بۆ ئامادە کردوون و دەتوانن خواردنیش بخۆین و ئێمە وەک خۆبەخش کار دەکەین بۆ پەرەپێدانی نمایشی کەلتورەکەمان. زوربەی گروپەکانی سەما خۆبەخشانە بەشداری دەکەن، بەڵام کۆمەڵگەکانی خۆیان و دەوڵەمەند و کۆمپانیاکان هاوکار و پشتیوانیانە. لە ڕاستیدا گەورەترین کۆمەڵگای فیلیپینی ئەمریکیەکان لە پایتەختدا لێرە لە واشنگتنە. ئێمە تەنها هاوکاری ڤیستیڤاڵەکانی دیسی ناکەین بەڵکو ڤیستیڤاڵی ئاسیایەکانیش و ئێمە یەکێکین لە گروپە هونەریەکانی. ئێرە لە ڕاستیدا بەبێ پشتیوانی و کۆمەکی ئەوان ئەم چالاکیە ناکرێت. ئێمە لەلایەن حکوومەت و کۆمەڵگای خۆمانەوە کۆمەک دەکرێن و هەروەها لەلایەن چەندین کارسازی و خەڵقانی دەوڵەمەندەوە پشتیوانی دەکرێن. زۆربەی هەرە زۆری نمایشکارەکانمان خەڵقی تایبەتمەندن لە بوارە جیاجیەکان، هەندێکیان دکتۆرن ئەندازیار، کارمەندی تەندروستی و خوێندکارانی فیلیپینین. ئەم کۆمپانیایە لەلایەن خەڵقی فیلیپینەوە دەبرێت بەڕێوە و کۆمەک دەکرێت و ئێمە پارە وەرناگرین بەڵام پشتیوانی دەکرین. ڕێکخراوەکانیش زۆر خۆشحاڵن بە بەشداریان لەم جۆرە ڤیستیڤاڵانەدا. ئەوان پێیان وایە بە بۆنەی ئەم چالاکیانەوە زیاتر خەڵک ئاشنای کار و چالاکیەکانیان دەبێت. من لە ئۆفیسی دیسی بۆ مافەکانی مرۆڤ کار دەکەم. بە سادەیی ڕێکخراوەکەمان یارمەتی خەڵک دەدات لە بواری مافەکانیاندا. ئێمە 20 کەسمان هەیە پشتیوانی لەم پرۆگرامە دەکەن کە پێک هاتووە لە پرسی ڕەگەزی و ئاین و هەموو ئەو شتانی کە پەیوەندی هەیە بە مافەکانی مرۆڤەوە. من خۆم سەنگم خستۆتە سەر پرۆگرامی یاسایی ڕێکخراوەکە و یارمەتی کاروبارە یاسایەکانی خەڵک دەدەین کە پەیوەستن بە حکوومەتەوە. لۆرا زۆر دەمێکە لەم بوارەدا کاری ناوازە دەکات. ئەو بە عیشقەوە باز لە سەما و نمایشی فەرهەنگی کولتورە جیاوازەکان دەکات. Yes, well, I founded Silk Road Dance Company 24 years ago, so next year we'll be 25 years old. بەڵێ من ئەم کۆمپانیای سەمایم 25 ساڵ لەمەوە بەردروست کرد لەبەرەوەی من عاشقی چەندین سەمای کللتورە جیاوازەکانم. لە ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا زۆر ناسراون. خەڵکیش زیاتر بەشداری دەکەن و من ئەوەم بەدی کرد کە خەڵکی ئێمە زۆر بەدڵیانە.
بە تایبەتی سەمای خانمان هەماهەنگی و بەشداری دەکەن بە تایبەتی پۆشاکەکانیان زۆر دڵڕفێنە ئێرە ئەمریکایە زۆر جارجلەکانی ئەوان لەبەر دەکەین و ئەو پەیوەندی و هەماهەنگی خۆمان پیشان دەدەین بۆیان و بۆ ڕەچەڵکی خۆمان بە تایبەتی ئەمریکیەکان ناتوانن باسی کللتور و ژیانی باو باپیرانی خۆیان بکەن بەڵام فەرهەنگەکانی دیکە دەتوانن زۆر دوورتر بڕۆن و فەرهەنگی خۆیان پاراستووە. ئەو بڕواینێکی جیاوازەوە دەڕوانێتە کاریگەری کولتورەکانی دیکە و ئاوێزانبوونیان لەگەڵ فەرهەنگەکانی دیکەی شارستانێتە جیاوازەکان. هەندێک لەو کولتورانەی ئاسیای ناوەڕاست کاریگەری بێپایانیان هەبووە لەسەر جیهان نەک تەنها لە بواری فەرهەنگیدا بەڵکو لە بواری زانست و هونەر و پەروەردەشدا ئەمە گرنگترین شتێکە بۆ ئاڵوگۆڕی کللتوری و خەڵک دەتوانێت هاوبەشی بکات بە بیر و بۆچوون و هەماهەنگی لەو باوەڕەدام زۆر پێویستیان بەمە هەیە. مۆدلی کۆمپانیاکەمان بریتیە لە تێگەیشتن لە کللتور لە ڕێگەی جوانی و ڕووناکیەوە. ئەم گروپە تەنها کاری لەسەر کولتور نەکردووە بەڵکو لەسەر چەندین فەرهەنگ و کولتوری جیاوازی میلەتانی جیهان کار دەکەن. ئێمە کارمان لە سەر فەرهەنگی ئەفغانی و جەزائیری و مەغریبی و تونسی و میسری و خەلیجی و فارسی و دەبکەی عەرەبی و هاوکات ئازەربایجانی و جۆرجیا و هەموو ستانەکان ناوی هەرستانێک بڵێیت کارمان لەسەر کردوون تا ڕۆژهەڵاتی تورکمنستان و ئێرانیش. بەنیازن گروپی سەما و هەڵپەرکەی کوردیش دابمەزرێنن؟ Yes, we have had Kurdish dance in our ensemble from almost the very beginning. بەڵێ لە پرۆگرامەکەماندا سەمای کوردیشمان هەیە کە ئێستا لە سەرەتاداین لەبەر ئەوەی بەڕێوەبەری یاریدەدەرەکە کووردە. ئێستا کار لەسەر دیزاینی جلوبەرگی ڕاستەقینەی کورد دەکات. دەزانی هەموو کەس حەزی لە جلوبەرگی کوردیە زۆر جوانە. سەما و هەڵپەرکەی کوردی زۆر خۆشە. خەڵک زۆر حەز دەکات نمایشی بکەن و ببینن. زۆربەی هەرە زۆری ئەو گروپە فەرهەنگی و هونەریانە ڕادووی فیستیڤاڵ و چالاکی هونەریەکانی ویلایەتەکانی دیکەی ئەمریکا دەکەون و خۆبەخشانە بەشداری دەکەن. ئێمە لە ویلایەتەکانی ڤیرجینیا و مێریلاند و واشنگتن دیسی نمایش دەکەین و هەروەها نیوجێرزیش. ئێمە چەندین نمایشی سەما لە زۆربەی ویلایەتەکانی ئەمریکاوە پێشکەش دەکەین. پێکەوە ژیانی کولتورە جیاوازەکان لە ڕێی سەما و هونەر و موزیک و گۆرانی و نمایشی جیاوازەوە پتر دەواازەگەرێکی شارستانی جوانی بەسەر سەرجەم کولتورەکانی دانیشتوانی ئەمریکادا کردوێتەوە و لە ڕێی ئەم چالاکی و فیستیڤاڵانەوە ئەمریکایەکان زیاتر و جوانتر ئاشنای فەرهەنگەکانی جیهان دەبن و پەیوەندیان لەگەڵدا دروست دەکەن. دەبێت خۆت ئەو گۆڕانکاریە بیت کە دەتەوێت لە جیهاندا بیبینیت. گاندی وا دەڵێت لە ساڵی 1970ەوە تا ئێستاکە ئەم کار و بەرهەمانی ئەنجام داوە. شانۆگەری مناڵانی برۆمیسۆس، ڕۆژە جوانەکان، ئەفسوس، وێنەی هونەرمەند لە تافیلاویدا، پێکەوە لە بەهەشتا عەسرێک ئەو دەمەی دنیا بێتامە حەیران. هاوکات تووڕە دەبیت و تەپڵ و بەرد هەروەها بەشداری ئەم فیلم و درامانەی کردووە. وەرزی نوێی گەردەلوول، ڕاپەڕین، بۆنی سێو، خوێنی هەنار، شوێنێک بۆ یاری دالیا. سوپاسان ئەەکەم گەڕان بە دوای شونازدا کاتێک بابە نوێڵ گریا. شیرین هێلانە سوتاوەکان، عاشقان بە پێوە دەمرن. چیرۆکی ئەمینداری، گێژا و زامی کامێرا، ماڵ و کلیل، باخەکەی باوکم، دەلاک و دنیا، فرمێسک و دڵ، پەیکەری دڵ. شوان عەتوف، شانۆکار و ئەکتەر و دەرهێنەری سینەما، ڕێباز مەجید سەردانی کرد و ئەم راپۆرتە جوانەی لە باخی دڵەوە بۆ ناردین. بە شانسومانز نییە بێ بزانین چۆن زارەگریت و چۆن جوشەژێنی کاگەڵ وێست. ئەرەوەڵە دووشەش تۆ بڵێم کچی کەیت و کچی چ بنە ماڵێکی هەر پرۆسی دروستکردنی فیلم لە کوردستانە لاوازە و ئەو فیلمانەی کە نمایش شەکرێ لە بۆ خەڵک لە تەلەڤیزیۆنەکان بە دراما و لە سینەماکانە فیلمی ئەمریکی، بیانی، عەرەبی، تورکی، ئێرانیە. بینەری ئەمە قارەمانی خۆی نابێنێت. من ڕام وایە کە ئێمە لەبەرەوەی فەقیرین لە ئینتاجکردنی فیلمی خۆمانە و قارەمانی خۆمانمان
نییە چیرۆکی خۆشمان ناگێڕینەوە خەڵک تینووە ئەمە سەبەبی یەکەمە دوو ئەو ستایلی ئیشەی ئەو فیلمی کە ئیشمان تیا کرد پەیکەری دڵ ستایلەکەی تۆزە تازەیە بەم کوالیتی و بەم شکلەکە ڕۆمانس کۆمیک گۆرانی ئامێز و قارەمانەکانی بەتەڵەکانی کۆمەڵێکتری دیارن و چیرۆکەکە سەرنجڕاشێشە جەزابە کوالیتەکەی زۆر زۆر باشە ئەمە کۆمەڵی ئەسبابی باشن بۆی کە خەڵک بەو شێوازە تا ئێستاکە 30 بۆ 32,000 کەس هاتووە بینیوێتی کە دێم ڕۆژی نمایشە لە کەرکووک و سلێمانی و هەولێر و داهاتووشە لە دهۆک و لە بەغاوان و بۆ کوردانی تارا و گەژەمی نمایشەکەین تەسەوڕەکەین باش بێت مەسەلەکە ئەوەیە کە زۆر مەسەلەکە نابێت لە حەزمی خۆی زیاتر گەورەترکەین لەبەرەوەی ئێمە فەقیرین لە بەرەمێنانی فیلمە مەسەلەکەوەی کە خەڵک تینووە ئۆکەی فیلمەکەیان بەدڵە باشە کوالیتەکەی باشە بە کروێکی کوردی لە پرۆدەکشنەکەی و لە دەرهێنەرەکەیەوە لە ئەکتەرەکانیەوە لە پشت کامێرای هەمووی کە کام و مێترۆنیۆم وەکو تەکنیک و مانیجمنت و پرۆدەکشن لەگەڵیا بوو بەرەماتۆ بەڵام زۆر من دڵم خۆش نییە لەوەی کە دڵم خۆشە بۆی بینەرێکی زۆرمانەیە بەس دڵم خۆش نییە بۆی کە ئێمە زۆر فەقیرین لە بەرەمهێنانی فیلمە وایە لە پەنام فیلمە 15 فیلمیکەی کوردی هەبووە خۆش بۆ کاتەمان زانی تیکت و بلیت و پەنجەرەی تیکتەکان چۆنیە و ئەوەی کە زۆر دڵخۆشکەرە لە کۆتاییە ئەوەیە کە بۆمان دەرەکەوێت کە خەڵک حەزی لە فیلمە حەزی لە فیلمی چۆن حەزی لە فیلمی بیانی حەزی لەکە حەز لە فیلمی کوردی شەکە ئەکرد باش بێ بیرێتێ لەبەرەوەی هیوادارمان هەنگاوە هیچی نەکردوێ ئەوەی کردوێ کە ئیسپاتی بکە کە ئێمەش ئەتوانین لە پەنا ئەو فیلمە باشانەی دنیاە کە هەیە کە حەزمان لێتی کە بینەری ئێمە حەزی لێتی خۆشمان فیلم بەرهەم بێنین خۆمان چیرۆکی خۆمان بجێڕینەوە و درەنگیشە بۆ ئەم مەسەلەیە زۆر درەنگە. فیلمەکە ئەساسێکی ڕیالیتی هەیە بەڵام قماشێکی خەیاڵی بەسەرا درا ینی بەناو پرۆسی فیکشنا تێپەڕیوە یعنی ئەساسەکەی هەیە لە ژیانە فیلمەکە دواتر ئیشمان تیا کردوێتەوە خەیاڵی تێکەڵاو کراوە دەربارەی ئەوەی کە لە دنیاە ئەگە بۆ فستیڤالەکان ئەمە بۆ ژانرێکی تایبەت لە فستیڤالە فیلمە بەڕای منە بێ بنێرێت هەرچەندە پرۆدیوسەرەکانیش ڕێیانە بێ لەو مەسەلەیە بۆ تەمە بۆ فیلمەکانی کە تایبەتن بە خۆشەویستی یا بە گۆرانی و مۆزیک یا ئینتەرنەشنال لۆف فیلم فستیڤال بەڕای من ئەوە تارگێتی فیلمەکە بێت ئەگەر دیستریبیوشن بکرێت دووش بۆ لە حەزمی خۆی زیاتر ینی نەینێتەوە ژانرەکەی وایە دووش بۆ کوردانی هەموو تاراوگە بەڵێ پلانمان هەیە لە ئەوروپا بۆ ئەمریکا بۆ کەنەداوانە پیشانی بێن بە پێی پلانێکی تایبەت. یەکەم ئەم پرۆدەکشنێکی گەورە بوو سکرپتەکە سەرکەوتن بەسەر درافتی یەکەمی سکرپتەکە کە دەستکاریم کەوتۆ زۆر سەخت بوو بەڵام سەرکەوتم بەسەریە دوو هەڵبژاردننی ئاکتەرەکان کاستینگ زۆر قرس بوو دوو پرۆدەکشنێکی گەورە و مەسەلەی کۆمبارس کە هێشتا ڕانە هاتوون کۆمبارسیێرە لەسەرەوەی تەحملکەن بێنەوە لەگەڵ سێتێکە لەگەڵ سینێکە کە دەرهێنەر ئێت ئەوانە مشکلان و سەرماش سارد بوو زۆر کاتی تەسویرکردنی فیلمە بەڵام هەمووی تامی خۆی هەبوو بەیەکەوە.
پرسیارم هەیە لە فەنە بە شوێن سوالەکانە گەڕێم بە شێوەیەکی ئیستاتیکی ئەو سوالانەی لە لامە بیگەێنمە بینەرەکان جاری وایە لە شانۆیە بێ وەکو ئەکتەر جاری وایە لە شانۆیە بێ وەکو دەرهێنەر وەکو نووسەریش جاری وایە وەکو ئەکتەرە بێ لە سینەمایە وەکو ئەکتەرە بێ لە درامایە جاری وایە وەکو دەرهێنەرە بێ لە شۆت فیلمە جاری وایە وەکو دەرهێنەرە بێ بۆمانە داهاتووشە یعنی شوێنی ئینترێست پێ بۆ من ئەچمەوێ من ئەنووسم و ئاکتینگی ژەکەم و دەرهێنانی شەکەم چی بۆ من سەرنجڕاکێش بوو لەو کاتەیە کە زانیم پێویستە ئەم مەفهومە ئەم چەمکە بڵاو بێتەوە و قسەی خۆم بکەم لە ڕێگەی هونەرەکەمەوە ئەوە اختیارەکەم مەسەڵەن ئێستا بۆ نمونە ڕای من وایە بە شانۆگەریەک پێشکەش بکەم بە برێستەکەم مێشکم یا ئەو چەمکانی کە لە مێشکمایە بۆ ئەم لەحزەیە دنیا پێویستی بە زۆرێک لە قسەکردنە زۆرێک لە خطابە لەوانەیە بچمە لای ئیشێکە نووسیومە مەسەڵەن لەسەر وەتەرێک لەسەر هەموو وەتەرەکان ژەنینی خۆمەکەم عەسفی خۆمەکەم کوێ ئەحساسم هەستم فکرم زانی ضروری ئەچمە ئەو شوێنە ینی ئەوەشی کە فەن چیم پێ ئەڵەیە چی پێوتم پیشانە فەن پرۆسەیەکی ئاسۆیە ئاوا ڕوا تەواو نابێت تا مردن هونەرمەند پرۆسێسی تازەبوونەیە پرۆسێسی بەخشکردنەوەی فکرە لەگەڵ ئیستاتیکایە بەڕاستی بەو زمانی کە یەکەی زمانی ئەمە سینەما و شانۆ و درامایە کە ئیشی تیاکەین بەڵام ناژبێک هەمە فکری و سەقافیەکی بەشەرەتمان بچێتەوە کە ئێمە لەگەڵ هەمیشە لەگەڵ قوربانیەکان نابین و لەگەڵ خەتر لێکراوەکان نابین و هەنێک کاتیش بە شێوازی جیای کۆمیک تەن زەمانە بتوانین مەفاهیمەکانی خۆمان بگەینن. بەڕێی من ئێمە وەکو کورد دیارەبی لەوە بکەین و بەرهەم بێنین چیرۆکانی خۆمان جوان بنووسینەوە لە فیلم بچێ سینەرەکانمان بەهێز بێ و مکاشەفەی تیا بێ مفازەحەی تیا بێ کەشفی تیا بێ لەگەڵ ئەو قەزیانە بین کە گرنگە بەلای مرۆڤەوە سەرنجڕاکێشە و بە کواڵیتیشی باش بژێرنەوە و مەقەوماتی زمانی سینەمای تیا بێ پاشان ئەتوانین قسە بکەین لەسەر ئەوەی ئەم فیلمە زۆرانەی کە بەرهەمێنین پرۆسەی ڕەخنەکە کە ئەگەر دروست بێ لەگەڵیا ئەتوانین تێبگەین لەوەی ئێمە ستایلمان چییە من چۆن ئیشەکەم فلان کەس چۆن ئیشەکە فلان دەرهەیە کە چۆنەکە ئێمە لە بری فیلممان کەمە هێشتا جارە زووە بە دوای ستایلە بگەڕێن. بازنە لە خۆڵی کارکتەرە جیهانیەکان و ئایکۆنە سینەمایەکان و ئەنیمەیشن و یاریەکان زۆربەی هەرە زۆری لە ژاپۆن و چین دروست دەکرێن و دەبن بە یاری مناڵان و چەندین ساڵە ئەم کارسازیە هەیە و وەک دەزڕەنجینی و کۆمپانیای گەورە. ئەو پەیکەرە بچووکە گەورانەی کە لە شێوەی کەسانێک دروست دەکرێن ئەوانەی لە فیلمەکانی زانستی خەیاڵی و لە یاری و کارەکانی دیکەدا هەن و بۆ نیشاندان چالاک دەکرێن لە پلەی جیهانیدا خەڵکێکی زۆر پشتیوانانە. چەند ڕۆژ پێش لە ئاهەنگێک کە هەرە گەورەترین بۆ ئەو جۆرە چالاکیە بوو لە شانکای خۆرهەڵاتی چین بەڕێوە چوو تێیدا خاوەن پێشان و کۆمپانیەکان هەرە بەرهەمی نوێیان خستە بەرچاوی خەڵکو و پێشکەشکاری زۆرا زۆر تەنانەت ئەو بەرهەمانش کە لایانی پێکەنین و دڵخۆشی هەیە. هەرە پێشانگای گرانجان کەرسەیەکی نەریتی ژاپۆنی تێدا بوو کە زیاتر لە 21,000 دلار بایخیا بوو. تەنانەت زۆری سۆرۆفۆسکیش کە بە شێوەیەکی نەریتی بۆ دڵخۆشی خرابوونە پێش بەشداران. لە ژاپۆنیش خەڵک حەزیان لەو بەرهەمانەیە. ئێمە 50 پەیکەرمان بۆ پێشانگاکە هێنا و دەست بەجێ فرۆشان. ئێمە بەرهەمی زیاتر لەو چەشنە ساز دەکەین و دایانخینە بەردەمی دیدەی کڕیارانی چینی. کۆکردنەوەی ئەو جۆرە پەیکەرانە ئێستا لە نێو گەنجان بە تایبەت ژاپۆن ڕەونەقی هەیە
کایۆدۆ میوانداری ئەوە هەنگە و کۆمپانی هەرە پێشەنگ بۆ ئەو بەرهەمانە دەڵێت کۆکردنەوەی ئەو شتانە نەکە دڵخۆشیە بەڵکو تۆمارکردنی مێژوشە. لەو ئافیسە بچووکە لە دەوروبەری ئۆساکا سەدان پەیکەری دیمەنەکان لەلایەن کۆمپانی کایۆدۆ بە شێوەیەکی نەریتی دروست دەکرێت. لە بۆقی بچووک ڕابگرا تا دەگاتە پەیکەری گەورەی مرۆڤ بە تایبەت ئەوانەی لەگەڵ ژیانی ڕاستەقینە یەک دەگرنەوە. بۆ ماوەی دەیان ساڵ کایۆدۆ ئەو شێوازەی خۆی پاراست و بۆتە پێشەسازیەک کە خاوەن بەرهەمی زۆر ئەنتیکەیە. داواکاری پێویست بۆ بازاری خۆجەی کەم بووتەوە. بۆیە لە بەراورد لەگەڵ شێوەی بەرهەمهێنانی بە خەرجی کەم لە ماوەی چەندە ساڵی ڕابردوودا ئێستا ئێمە گرنگی بە چۆنیەتی بەرهەم دەدەین و بۆ ماوەی زیاتر لەسەر ئەو بەرهەمانە کار دەکەین. کایۆدۆ 8,000 لەو شێوە پێکەرانی ساز کردووە کە شێوەی نەریتی و کاراکتەری کارتۆنیش دەگرنەوە. کۆمپانیەکە گوتی کە هەوڵ دەدات ژیانی کۆمەڵایەتی ژاپۆن و دیمەنەکانی جوان لە هەموو بەرهەمەکاندا ساز بکات. هەر تەمەنێ شێوازی خۆی هەیە. هەوڵ دەدەین بە ئەو شێوازانی هوەری مێژوو تۆمار بکەین. پێم وایە ئەو بەرهەمانەی ئێمە لە مۆزەکانی 300 ساڵ دواتر دەدەمێننەوە. هیوادارم بتوانین درێژە بەرهەمی لە ئەو شێوەیە بدەین. ئەو کۆمپانیا هەر ساڵی زیاتر لە 400 پێکەری نوێ ساز دەکات کە ساڵانە داهاتی $1,800,000. بەڵام کایۆدۆ هێشتاش وە کۆمپانیی بچووک تەنیا 40 کارمەندی هەیە. ئەو کۆمپانیە کۆنە ئێستا بە بەشداریکردنی پێشەسازانی گەنج دەیەوێت دەرفەتی نوێی کار ڕێک بخات. بەڕێوەبەری کۆمپانیەکە کوتی کە تێکەڵاوکردنی لایەنەکانی کۆن و نوێ بۆ سازکردنی بەرهەمی خەڵک پەسەند لە ژاپۆن یارمەتی دەربووە و لە دەمێکدا جیهانگەڕان و سەردانی تایبەت بۆ وڵات دەکرێت بۆ ئەوەی بەرهەمێکی مێژووی خۆیان بکڕن. درەوشانەوەی بەشێک لە شارێک بە شەبەنگ و ڕووناکی گەورەی لاتۆز و فڕۆکە درۆنەکان فیستیڤاڵی ڕووناکی شاری یۆهان گەشاوەتر دەکەن. نمایشی شەبەنگی ڕووناکی ئەو هەفتەیە لە شاری یۆهان سازکرا کە دەبێتە پایتەختی ناوەڕاستی چین واتە پارێزگای هۆبی. بۆ کردنەوەی فیستیڤاڵی لۆتۆز یۆهان پیشانگای ساڵانەی پۆلی چین بۆ ساڵی 2019. تەواوی شانۆکە بە شەبەنگی ڕووناکی وێنە جوڵاوەکانی لۆتس گەشاوەتەوە لەگەڵ هەڵدانی 400 فڕۆکەی درۆن کە ئاسمانی ناوچەکەیان ڕوونا کردوێتەوە بۆ سازکردنی خۆشیێکی جیاواز بۆ میوانەکان. ئەو فڕۆکەی درۆنانە وا سازکراون کە ئاسمانی شوێنەکە ڕوونا بکەنە و لە ئاسماندا شێوە و کڵێشەی شەبەنگی وێنە جوڵاوە سێڕەهەندیەکانی وێنە بکەن. چەند خۆشە دڵێک تۆی بێ بەرامبەر خۆش بوێت جگە لە خۆشگوزەرانی. چەندین ساڵە خەڵکانی خێرخواز کۆمەک بۆ نەخۆشی ئەیدز کۆ دەکەنەوە. ئەم ساڵ بە ئاهەنگێکی زۆر گەورە لە ڤیەنا ئەو کۆمەکەیان تەواو کرد. لە ڤیەنا لە پایتەختی نەمسا هەستان بە سازکردنی نمایشێکی خێرخوازی بەنێوبانگ بە ناوی لایف پۆل ئایدز واتە تۆپی ژیانی ئایدز کە پێک هاتووە لە نمایشکردنی ئەو جلوبەرگە هەرە گران بەهایانە و ئەو هەموو میوانەی کە ئامادەی هۆڵی شارەکە بوون بۆ دوایمین ساتە وەختەکانی کەرنەڤاڵەکە. ئەم کەرنەڤاڵە خێرخوازیە لەلایەن هونەرمەندی پێشووی بەنێوبانگی بواری مەکاچ گێری کێزلەرەوە سازکراوە. لە نێوان ئامادەبوانی ئەم کەرنەڤاڵەشدا هەر لە ساڵی 1993ەوە تا ئەو ڕۆکە توانراوە 30 ملیۆن یۆرۆ واتە نزیکەی 34 ملیۆن دلار کۆبکرێتەوە بۆ هەڵمەتی دژ بە ئایدز لە ناو نەمسا و وڵاتانی دیکەشدا. مانگی پێش و کز لە ڕایگەیان نمایشکردنی ئەم تۆپە واتە پێدەچێت دوایەمین هەڵمەت بێت بەهۆی کەم و کوڕی کۆمەکەکانەوە. بەڵام تۆپەکەی ئەمساڵ بە ئاهەنگێکی شایستە پێشوازی دەکرا کە جیهانی سێرک و ئەسفونگەریشی گرتەوە بێژگەرە فیلمی کلاسیکی ئەفسونگەری ئۆز. هاوکات کۆنشیتا ئۆز کە خاوەنی خەڵاتی یۆڤیجینی نەمساویە و ئەستێرەی درەوشاوی کەرنەڤاڵەکەیە هاوکات یەکێکە لە بەڕێوەبەرانی ئەم ئاهەنگە گەورەیە کە فیستیڤاڵی یاریە پەهلەوانەکان و سێرک و سەما و نمایشی هونەری و تۆپی نەریت ئاسای ڤینیسیا و بە بەشداری 200 نمایشکار لە هەموو تەمەنەکاندا ساز دەکرێت. هەروەها هاوڕەگەسخوازەکانیش چالاکیەکانی خۆیان پێشکەش کرد وەک یادهێنانەوەیەک بۆ ئەو کردەوە تێکدەر و پێکدادانەی کە 50 ساڵ لەمەوبەر لە ستۆنۆڵ لە نیویۆرک ڕوویدا. هاوڕەگەسخوازەکان پیان وایە ئەوە پێشەنگی شانازی بزوتنەوەی هاوڕەگەسخوازانی نوێ بوو لە جیهاندا.
لە نێوان بەشداربووەکاندا ئەکتەری بەنێوبانگ ئالان کۆمین و کاتی هۆڵمز لەوانە بوون هاتنە سەر تەختی نمایشەکە و هەڵمەتیان ساز کرد بۆ پەیامی کەرنەڤاڵەکە کە زۆر گرنگە چارەسەرکردن و ڕێگرتن و شەڕدژی نەخۆشی HIV ئەیدس. لەو پەڕی ڕۆژەڵاتەوە تا ئەو پەڕی باکوور تا باشوور تا ڕۆژئاوای جیهان فۆتۆگرافەرەکان وێنەکانمان بۆ دەنێرن و بە دیداری ئێوە شاد دەبنەوە. لوسیل باڵ دەڵێت سەرەتا خۆتت خۆش بێت ئەو جا هەموو شتەکان خۆیان ڕێک دەکەون دەبێت خۆتت خۆش بێت تا بتانی کارێک لە جیهاندا بکەیت. تازایەڵەیەکی دیکە و داهێنان و داهێنەرێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.